پێم خۆشە لە ڕوانگەی شەرعەوە جیهات ئەوەی کە تۆ کەمینەیەکی لاواز بەریت بەرامبەر زۆرینەیەشی بەدەسەڵات بە کوشتی بدەیت ئەمە ئەبێ ئەچێتە چوارچێوەی جیهادەوە یاخود بە هەلاکبردنی مسلمانانە. شێوازی جیهادەکە ئازانەکە ئەکسەر بەس سێمە جیهادێکمانەیە پێوترێ جیهادی هجوم. باشە جیهادی هجوم نابێ بڕۆی بە کەمینەیە بیکەی دژی زۆرینەیەک ئەمە باش نییە. باشە خالیدی کوڕی وەلید 30,000 سواری لەگەڵ بچووە جەنگی مۆتە. ئێمام حادیثەیە زۆر باسەکەین. جەنگا لەگەڵ ڕۆم کە زانی هێزنا بەرامبەرە چی کرد؟ سیحابی کرد باشەکشەی کرد کە هاتەوە مەدینە خەڵک بەربارانی کردن وتی ترسنۆکەکان هەڵهاتوەکان. باشە کێشەمان نییە کە زانی هێزنا بەرامبەرە گەڕایەوە. باشە بۆچی نەیوت با هەمومان بکوژنی؟ باشە بۆچی نەیوت کەم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله؟ بۆچی ئەو ئاەتەی نەخوێندەوە؟ وخابی لە خالی دەمایەتانی نەزانی بێ ئەگەداریان بابەتان نەبوو ئەگەدار بۆ زانیوێتی بەڵام لە ناوبردننی هێزی مسلمانان بۆ خۆی جەریمەیە فەوتاندن و توانەوەیان بۆ خۆی جەریمەیە. ئەمە لە جیهادێکا کە جیهادی چی بێ؟ ئەمە لە جیهادێکە ئەگەر بێت و جیهادی هجوم بێ. بەڵام جیهادی دەفع جیهادی دەفع ئاگادار بە کە دوژمن هاتە وڵاتەوە یەک کەسیش بێت تۆ شەڕی خۆت واجبە لەسەر فەرضی عینە. ناتوانی بڵێ وەڵام من لە جیهادی دەفع ئەڵێم نه غەڵەتە با جیهاد نەکەم با بە هاتۆتە سەر خاک و وڵات و ناموس و هەموو شتێک تۆ واجبە لەسەر جیهاد بکەی ئەمەیان کێشەمان نییە توانی بیکەی. بەڵام لە جیهادی هجوومە ئەو بابەتێکی ترە بۆیە جیهادی هجووم هەر بۆ خۆشی فەرضی کیفایە عین نییە. بەڵام جیهادی دەفع کە هاتە ناو وڵات و شارەکەی خۆت و فەرضی عینە ئێمە کێشەمان نییە. بەڵێ ئیسرائیل ئیستیفزازی ئەو مەنتیقەی کردووە مسلمانانی عەزیەت داوە گەماروی خستوونەتە سەر ناڕەحەتی کردوون. کێشەمان نییە با جیهاد بکرێ دشیان ئیعلان بکرێ. کێشەمان نییە با چەکی ژوەر بگری لە دەوڵەتێک کافریش بێکاکە هیچ کێشەمانی بڕۆ لە رووسیای وەرگرە ئەگەر بۆ دووەرەگیرێ باشە. بەڵام عەقیدەی رووسیا قبوڵ مەکە عەقیدەی ئێران قبوڵ مەکە ئەمە کێشەکەی منە. خەڵک لە من تێناگا لەمەیە.